بەڕێوەبەرایەتی ئاسایشی گەرمیان ئاشکرای کرد حەو مانگ لەمەو پێش دەستیان بەسەر بارهەڵگرێک لە دەرمان و دەرزی گرتووە کە ناتەندروست بوون و مەترسی توشبوون بە نەخۆشی شێرپەنجەیان لێکراوە. پاشەوەی لە ماوەی 6 مانگی ڕابردوودا لایەن هێزەکانمان یان زیاد ڕوونتر بڵێن لەلایەن زاڵگەکانی سەر بە بەڕێوەبەرایەتی ئاسایشی گەرمیانەوە لە سنوورەکەماندا توانرا دەست بەسەر 7 بار هەڵگردا بگیرێت کەوا دەرمانیان بە شێوەی قاچاق بار کردبوو. ئەم بار هەڵگرانە ئەو دەرمانانە کە بار کرد و پسولەی کوالیتی کۆنتترۆل هەروە پسولەی ڕێگەپێدانیان پێ نەبوو لەو کاتەدا. ئەم دۆسیەی ئەم دەرمانانە لە ماوەی ئەم 6 مانگەدا خراوە بەردەست بەڕێز دادوەری لێکۆڵینەوەی ئاسایش. لە ماوەی لێکۆڵینەوەدا ئەم نزیکەی 20 تۆمەتبار بە تۆمەتی گواستنەوە و کڕین و فرۆشتن بەو دەرمانانەوە دەستگیرکران. هەموو تۆمەتباران بە پێی مادەی 50 یاسای سەیدەلیە ڕاگیرابوون. دواتر تۆمەتبارەکان بە کەفالەت ئازادکران. دەرمان و پێداویستیە پزیشکیەکان لە یەکێک لە بازگەکانی سنووری گەرمیان کە لە ناو کەلوپەلی کارەباییدا شاردرا بوونەوە دەستی بەسەردا گیراوە. بەشێک لەو دەرمانانە دراون بە بەڕێوەبەرایەتی تەندروستی گەرمیان بۆ سوودوەرگرتن لێیان و بەشێکیشیان دوای تەواوکردنی مامەڵە یاساییەکان و چوونە ناو کوالێتی کۆنتترۆلی دەرمان گەڕێنراونەتەوە بۆ خاوەنەکانیان و بەشێکی تریشیان تەلەف کراون و لە ناوبراون. پزیشکێکی دەرمانسازیش مەترسی بەکارهێنانی ئەو دەرمانانە دەخاتە ڕوو کە لە ئەگەری بەکارهێنانیان بەکارهێنەر تووشی نەخۆشی مەترسیدار وەکو نەخۆشیەکانی جگەر و شێرپەنجە دەکەن. دوابەدوا ئەوەی لە پێنجشەمەی ڕابردوو ئێمە وەکو لیژنەی بەڕێوەبەرایەتی تەندروستی گەرمیان بە بڕیاری دادوەر هەستاین بە سوتاندنی بڕی 688 بۆ 700 دەرزی فیلەر لە جۆری فیلەر کە لەلایەن بەڕێوەبەرایەتی ئاسایشی گشتی گەرمیانەوە دەستی بەسەرای گیرا بوو. لە دوای ئەوەش بە هەمان شێوە لیژنەکەمان هەستا بە لێکۆڵینەوە پشکنین دەربارەی کۆمەڵێک دەرزی بێهۆشکار کە لە ناو بەڕادی ساردکەرەوە ویستویانە بەرەو بخواری و عێراق بیبن. خۆشبەختانە لەلایەن ئاسایش بەڕێوەبەرایەتی ئاسایشی گەرمیانەوە دووبارە دەستی بەسەرا گیراوە و ئەم دەرزیانەی کە بۆ نمونە دەرزی فیلەرانەی کە ئێستا لە پێنجشەمەی ڕابردوو سووتانمان ئەوانە لە شوێنی خراپ و لە شوێنی گەرما هەڵگیرا بوون. تەبان ئەمانە خۆی بخۆی ئینزیمە ئەگەر بەکار بهێنرێت دەبێتە هۆی دروستبوونی شێرپەنجە، ئەبێتە هۆی دروستبوونی نەخۆشیەکانی پێست و دروستبوونی نەخۆشی جگەر بەڕاستی یەکێکە لە هۆکارە سەرەکیەکانی و دواتر ئەو دەرزیە بێهۆشکارانەی ویستویانە بە شێوەیەکی نایاسایی بیگوازنەوە ئەبێتە هۆی بڵاوبوونەوەی زیاتر بەکارهێنەری مەوادی مخەدەرات و زیاتر هاوڵاتیانی پێوە تووشەکەن. بەهۆی بوونی قازانجێکی زۆر تێیدا بازرگانی دەرمان لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە کە زۆر جار ئەو دەرمانانە مەترسیدار و بکوژ بوون و لە ماوەی ڕابردووشدا چەندین کارەساتی لێکەوتوتەوە. بە نمونەی کوێربوونی 30 کەس بە دەرزی ئەڤاستین کە دوای ئەو ڕووداوە بۆ هەمیشە بینایی چاوەکانیان لەدەستدا. هاوار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، گەرمیان.